ئەمە لە مێژە گۆتیتمان میهرەبانی کوردستانیە فەرقی هەولێر و کەرکووک و سلێمان و هەڵەبجە و دووەک و زاخۆ ئەکرەی ناکەی لە کەرکووچێڕا هاتە میهرەبانی مەعیدەکەمان بڕی لە 142 کیلۆی یەک چاردوو کردمانە دوو ڕەقەمی 97 دڵماندانەکەت بە 97 ئەو جارە هاتین ورگە شۆڕەشمان لە بۆی کرد دەمانێت بخۆی قسەی بکە بزانێت چی دیتێ لە میهرەبانی کوژیان گۆڕدرا وای لەخوا بە زیاد بێ بۆ قەز مەعیدەکە زۆر باش بووم بۆ ئەمەش لەخوا بە زیاد بێەوە 3 ڕۆژە کردومە حاتم زۆر باشە لەخوا بە زیاد بێ قەز مەعیدەکەش عالم بەحسێ کردێ ناخۆشە وایە دوای 3 ڕۆژ ئەی بما لەخوا بە زیاد بێ زۆر باشم دەستخۆشیتان لێکم چ تێ لە بۆ خێرخوازەکانی کە دەستخۆشییان لێکم خوا خێریان بنووسێ ئەوانەی کە پاری خێرانی ناتی ئێرە دەستخۆشییان لێکم و خوا خێریان بنووسێ و ئیشەکانیشتان زۆر باشە دەستان خۆش بێ ئەتوو وەکو هاوڵاتیەک چەند سوودمەند بووی لەو خەستەخانەی میهرەبانی زۆر سوودمەند بووم زۆر زەخت منما شەکرم نما لەخوا بە زیاد بێ ئەژنۆم ژانێکە لەخوا بە زیادێ باش بووم الحەمدولله زۆر نەخۆشیم لەسەر لاسوس حاتم زۆر باشە لەخوا بە زیاد بێ الحەمدولله چ تێ لە بەوانەی کە پاری خێری دێنێ ئێرە وەڵڵای دەستخۆشییان لێکەم وەڵام خوا خێریان بنووسێ خۆشەویستان خێر هەر ئەوە نییە کەوا بتانین بەنهێنی بیکەین جاری وایە خێری بە ئاشکرا زۆر گەورەتر و قورسرە لە خێری بەنهێنی چونکە ئەو خێرە خێرێکی کۆمەڵگایە عیبادەتی ڕۆژگارە ئەگەر ئەو خەستەخانەی میهرەبانی نەبایە ئەو قەڵەو خۆشەویستانە چیان کردبایە لە چێ چارەسەری خۆیان بکردبایە چونکە لە نەخۆشخانە حکوومیەکان ئەو نەشتەگەیە ناکرێتن هەتا ئێستاش نەکرایە کەچی زۆر زەڕور بووە هیوا هەیە نازانی شعوری نییە حسی نییە دەرەدەبانانی نەخۆ زەعیف بن نازانی قەڵەوی نەخۆشیە ناتوانانی خۆی زەعیف بکاتەوە ئەلێ بکانە بسیارێکی دەکەم ژیانی تو گۆڕدرایان نا زۆر گۆڕدراوە ژیانمان گۆڕی لایف ستایلمان گۆڕی کەسایەتەکەی دەگۆڕدرێتن کانی کەسێک بی بە حەبی زەخت و سوکەری و بە قەڵەویەکی زۆر بە پشت ئێشە و لاغێشە کار ببیتە کەسێکی نەشیتی بەبێ حەبی زەخت و سوکەری لە ژیاندا بسۆڕێتەوە ئەدی ئەوە خێر نییە بە لەبەر ئەوەی خۆشبەختەوەی بەشدار لە میهرەبانی میهرەبانی دڵسۆزی و لێزانی